باشش ولا وكشي ولا وكشي بلا باوكە توی بلا منم باشە خۆ تۆ تاسێکە و تەوا بوو ناشتمانیت هەموو شتێک تەوا بوو اوا لەخوا بە زیابێ ماویت كلا وكان داخلوا بالكوا بۆ باوکە جان بۆ كلا وكان داخلوا بالكوا دي وازوو خەبەر بمەوە بەدەمایمە پشتا بفشتا باوکە نیازی چی تێ فەلاقەشتم نەکەی ها قال له اخوي بزال علي شيء شيء بنی پێم ئاگەر لێ فەلاقم نەکەی باوکە نا سيريك ما باوکە دەتوی فێ بگرە ئاخە گوناه دەکە بۆ لێمێ دەگو لێمێ نعم سيريك هەنتە سێریگە هەی باوکە ئاخە دەبوو وجدانێ گوناه دەکە ناقة قول لي نازم هەموو دەقەیتە خەوم گوێم ڕاکێشی نازم چی بوو بە چیەمە بەڵام لەم دەکەی قبول ناکەم گوێم ڕاکێشی دێ قولي لك يا ابزال شيلك راوسا بەس گوێم نەگری بەس گوێم نەگری نايقم شو جوزك نايقم ئاگە بوام لێگەی بەس بەم بوام لێگەی چیم کردووە شيلك الدواء جا شيلك الدواء هسه صار فيوك وبوق بمر رصدي باش آخر باوکە ئەو هەموو شتە جوانە هەیە بۆچی بۆق عەلەقە بڵێ وەکو کەڵەشێر بڵێ وەکو پڵنگ ئاخە من مەسوول قسمی داهاتەکان معقولە وەکو بۆق بڕۆم لك توما یاڵە بۆ بيه هەر بۆق بوق هیچە نەمبینە حەیام چێ باوکە شتیوان پێەکەی بەسە برو بردوام دي تاوا باوکە بە خەلوزەتن باش چێتر بۆ بکەم بيه هسه بالكوا شناوه باوکە ئێستا من پاڵ نەکەوتە بووم هسه بدلم بالكوا شناوە شناوه بله باوکە تخوا شناو بە پێوە الم بالكوا باش خوا هەم غەدرە قوڵ دێ. باڵەکەەوە يلا دي زلم چەندانە باوکە بدل خذ خيناك اوان دي بدل وين يخون ايدي بي. خوبه ئەمە یەک دێ. ئەمە ئەو بەدڵی خۆمە بك بس باشە باوکە من هێزیەوە پێنەمەوە باوکە باش باش قەزابی 50 دانە ساڵە ماخەدەز تۆ شینە بم نەکەی انا باش دي هسه هسه هەنە لەوەکو کەنغەر بڕۆ باش انا نعرف هسه بس كله باش اساني وش وام لك دي شو كان رابور استخدم خكان درسي تقشتي وڵا عەجیب باوکە تۆ چوزای من راپۆرتم لەسەر ڕەفیقەکانم نووسیوە دوای باوکە بەڕاستی یعنی ئەگەر ئەو راپۆرتم نەنووسیایەتی یەکەی ئەوە پلم بەرز نەیە بۆ ئەو کاتە من فەرمانبەرێکی هەڵچڕاو بم بە جددی یعنی ئەگەر ئەو شتانە نەکەم یەکەی نابووم بە مەسوولی بەشی داهاتەکان ئەی چۆنەوە ئەوەیە باوکە جان اي اما شارة شكري ئەمە هینە ئەمە باوکە زانین تۆ دڵە بۆ هینی بەرتیل و ئەو شتانە نەڕابرێن توانە خۆسە ماڵی میلەتویە ئەو هینە بلا اي وش هي وەڵاهی وهی ئەمانەتی برادێکە وەرم گوتو دوای دوسێ ڕۆژ ئەیەمەوە دروكي بخوا اول مقاول لك بهدي ورقته لە باوکم باشە تۆم شتانە توزانیت قورآن خەریکە شێت مەکەیت ئەو ڕۆژەی ئەم سوی چانم وەرگرت بەس خۆم مقاولەکە بووین عجیب تۆ مازانیت جاري كثير برتي الوقت هذا شو درنم هذه بسمتك دەسێ لە پشتمەیە نفس بسمتك ديك باشا باوکە دەڕاوم منێ باوکە مەکە دەڕای مەکێ زۆر قرتەیە باوکە بەریە دەبێنە دەلاتم ناخۆم مەیکەوە دەمەم توما باوکە هەی باوکە ڕامێ کێشێکی بچکەم توخوا باوکە باوە ڕاو منێ باوکە توخوا ناتوانم هیلاکەم توخوا باوکە بەریە باوکە داینێ دەبەسم ڕاو لێ توخوا باوکە توخوا قایم ڕێمەی کێشا قەرتێ باوکە بەریە خوا گازم نوێ مەگرە باوکە یێشێ باوکە ياسين باوکە نەتەقێ ئاوا بێوە چییە؟ چی بووە؟ ئەو بە مناڵە چی بووە؟ باوکم خەو بوو دیسان خەوە بینی بە باوکتەوە؟
خوا بەخێری بژێرە گەلاوێر خەوێکم بینی باوکم تێگەی و میگمیکە بە دوامەڕاکە پاشە چەند پێم وتی خێرێکی بۆ بکە ئەوە داوای خێر و خێراتە لێەکە تا خێری چی گەلاوێر کاکە بۆ خێری بۆ ئێمە هەبووە میراتەکەی ما تەمزێکی 6 مەترمان بەرکەوتۆ چە بەخێر بێتەوە چۆن بە باوک دەڵێ ئەی چی بکەم خێری چی بۆ بکەم مەگەر هێ باشە خێری چی بۆ بکەم باشە بەڕای تۆ بڕۆ دوومەڕ بکڕەبووی بکە بەخێر چەند؟ دوومەڕ وەرباوە خۆم هەفتەی نەیچوونەوە خۆم دوومەڕە زانیت مەحاشەکە زوانە چی؟ نازانین چی یەکەم دوکانی کاگە بوو بەکەر هێنانەوەکە پێڵم خۆی هەژنان بە 1000 نییە؟ ئەو دەگونکم باتێت تۆ خوبی کە بە ناو ساجی بسەبەخێن جابزانە حیاشمان نابێ لە گەڕەکە ئاوا حیوانە چێ؟ ئێ باشە ئاوای کیلۆی ڕەحەتەڵقمی ژەکڕم هەر ژێرپالەیە سێ چوارێکی بخەرە سەر بە گەڕەکە بیبەخشە بۆ چی دەکەم؟ کوڕەکابرا عیبە باوکتە ئەو باوکەم تێگەی شوێنی وا حەساسی ئەگرتم تێگەی ژان چووە دڵمەوە تۆ 2 ساڵە سەردانی گۆڕەکەم نەکردووە وڵات 2 ساڵ زیاتریشە یعنی بەڕای تۆ بچم باشە؟ ئەی چی؟ بایترەوە نەژنێتە خەومە نییە؟ بەقسەم کە باوکەجان چۆنی باشیت؟ خواعفووکە باوکەجان جار بە فاتیحای دابین الفاتحە یاخوا خواعفووکە باوکە یاخوا ئەمڕۆ لە هەموو ڕۆژێ خۆشتر بێ باوکە ئەد وەڵی من گلەیم لێو هەیە زۆریش شەو نییە نەیەتە خەوم تێگەی بۆ سرم لێ نای کوڕم بۆ دیار نیت باوکە من ساڵێکە نەهاتوون بەلای تۆیە ئەوە تانێ فەرم و گوڵاڵی خوشکم بۆ ماویشە لە حیاتە بە قورعان لەی سوێزکەی ڕاکە دەی بە شەرەف و ناموسم 3 ساڵە بەرماڵیم نەدیوە ناخۆشی کردو باوکە و چیم بوو دەقیتە خەوم باوکەمە وەرە نازام چی ناخۆشی کردو باوکە باوکرد بیتە ڕۆژێکیان وەسێتێکە بۆ کردم و تێ کوڕم هەرچی و کردووە محاولە بکە بگەی بە پلۆپایی خۆت من وەسێتەکەی تۆم جێبەجێ کرد باوکە مش دەش بە مێسە بووم بە مەسوولی بەشی داهات مەسوول قیسم 200 فەرمانبەرم لە شێت دەسایە ئەی چۆن ئەوەشم بیرە کە پێوتم کوڕم نەکەی بەرتیل وەرگی نەکەی ئەوە بکەی بەڕەنجی شانی خۆت بەبەوە بەخوا باوکە لەوایە بێ عەفوم بکەیت بەخوا خلاف وعدێکم لەگەڵ تویا هەیە ئەزانی چۆن ئێستا بۆ نمونە دانەیەک هێڵە لەوێ نەقڵم کە بۆ ئەوێ قازێکە هێنی لێی وەرنەگرم ئەخە بە جددیانی 100,000ەکە بە گیرفان بڵێم بەخوا نامەوێ ناکرێ بەڕاستی یەیتە خەوم نازام خەریکە ناخۆشێکی باوکە ڕاکە بەو کۆڵانانەیە تیەگەی بە کۆڵانی ساموکەران نەماوە تۆ ڕاکە بە من نەکەیت وەرە سرم لێ بە وەرە سرم لێ بە بە شەرفم ڕۆژ نییە سێ4 تاقی مەشروب نەخۆم تێگەی ئەمەنە هیلاگە بم بەدەستەوە بەسم ڕاونێ بە زۆرە خەوم کاکە هە من کوڕتم یەک دنیا کچ و کوڕی ترە هەیە وەڵڵا گەلاوێژیش وەڵاهی گلەی لێ کردی باوکە ئارە وەڵا ئەوی باشە بزانە کە ڕۆژ تۆ وەسێتەکە شتێکی بۆ من داناوە تۆ دامە قسە بە گەلاوێژەوە تێگەی ئەو ژنم بەخوا لەوە دنیا ناحەسەیتەوە باوکە ناحەسەیتەوە گوێ لێبێ ناحەسەیتەوە زانی بۆ هەر دوێنێ وابزانام 25 گونکم بۆ کڕێ و لە سەمۆخانەکە کردێتی بە ناو ساجی بۆ تۆ بەخشیوێتەوە تۆش ئاوا سیر دەکرد هەر قسە و پێوت خەی چێکە خواعفووکە جادیە یا هەفتەی پێش باوکە هاتیتە خەوم هەستە ڕۆ لە ڕاکە حیوانەکەم بۆ بکە بەخێر باوکە تۆڵی حیوان کە بەخێرەکە حیوان بەچی مەعاشەکە جوانە درێ وەڵڵا پێشێ ناخۆشە باسی یەکەم احتیاطی بێ لە بەعزەجای ڕاپۆرتوشت لەسەر فەرمانبەرەکانی خۆمە نووسم یاخر دەوانە بێت تەرفی و عەلاوەکەم ناکرێت نەوەڵا ناکرێت باوکە چی بکەم بەدەست خۆم نێ باوکە شتەکە ئەی ناخۆشێک کردووە خەریکە بێت تاقەت مەکەیت کاکە یاسین وەنیە؟ یاخوا بەخێر بێ سەرچاوە کاکە یاسین ناوشتە نووسی لە دەرەوە؟ وڵی هاتم تەوان ئیسیحامەکەی تەسەورم ناکرد وابێ بەڵام ئەوەی کە سەرم لێ دەرنەکرد هەم بە کۆمپیوتەریش ناوەکەیان نووسیم وتیان تۆ بڕۆ کۆدە 11 لەو 11 نەگەشتم کاکە یاسین ئەو 11 ئێمە بەپی حەجم داێنین ئێمە مەسەلەن ئەو زەلامێکە باڵای بەرزوانەیە ئێستا جەناب بۆ ڕقەم 11 بەڵێ بەپی حەجم بێس بڵێم جەنابە 5
تقریبا لەو حدودا دەرەچێت جا کاکە یاسین ئەمەوە زوو بچینە باسەکە و کێشەکەتم بە کورتی بۆ باسکە باڵێ قوربان ئەزانین چۆن من ئەوەی کە زۆر بێزاری کردوم مەسەلەی باوکمەیەتە خەوم باوکم 3-4 ساڵە ئەمریخوای کردووە خوافیکە سپاس دەکەم یەتە خەوم تەکالیفی زۆرە تەڵەباتی زۆرە یان نیشتی وا ئەڵێ بێزار بووم لە شەوێکە جاری وهەیە دەجارێتە خەوم تەسەورەکەی دوێنێ شەو سەعات 3:30 شەو هاتۆتە خەوم داوای فالوداکە بە دۆندرمە ئەخلفی بێم سەعات 3:30 نا کاکە یاسین زۆر بەسیتە ئەو دەردەی تۆ دەواکەی لای بەندەیە پێم خۆش هەمووی بۆ جێبەجێەکەم بانم شتێکم بۆ کە بە ئەوە نێتە خەوم بێزار نانا خەمە نەبێ خەمە نەبێ بەس من کۆمەڵی پرسیاری لێ یەکەم زۆر بە وردی و بە جوانی وەڵام بیتەوە تۆ لە ماڵەوە شەوان کە خەوی لەسەر پرژیا لەسەر دەم لەسەر کامیانە خەوی واللهی عادەتم من لەسەر لا خەوم بەڵام پیاکە خەوی لێکەوتی یەکەی تەپاوتە لە جاری وایە لە عجەکایە زۆر باشە کێشە نییە ئەی تۆ شەوان خواردنی قورس و شتیوان خۆی واللهی ئەی خۆمیت ئەمە طبیعەتە هەستا من خاستە من هیوایەتم کفتەیە چی کفتە ئەو کفتی حیاتە بە کشمیش و بە هەم و کەرەوز و تەرتیبات و بە تەڕەپیاز و دوو نانی تیرێوە یاسین هەر لەوانی خۆشی وەڵی خەریکە لە مۆزوعەکە دەرچین وەڵی ڕاستەکەی ئەی کاکە یاسین حەزەکەم کۆمەڵی پرسیاری کەو لێ بکەم مەسەلەن لە خەوەکە باوکت عەزێتەیە واللهی عەزێتەکە چییە جۆم ڕاکێشێ ڕاومەنێ تێگەی شەوێکیان بە سابوونکەرانە ڕاوینەم زمانم ئەمەە درێژ بوو بەقەدەر بۆین باخێک ئەخت ناکرێت 50 ساڵ تەمەن من ڕاکەم بۆ کۆڵانانە هەر عیبیشە ئەمە لە خەوەکەیە ئەی باشە ئەی لە واقع کاتی مناڵ بوویت هیچی لێ کردی باوکو لیانێک زلەیە گوێشکە ڕاکێشانی شتێک ئالەم بابەتانە ئارەڵا بە مناڵیش لێیە هەر هەیە بە مناڵیش ئەزانین چۆنە جا کاکە ئەمە تێچوو زۆرە و شتی زۆری ئەوێت من ئەبێ وردە ئیژە سەر جەناب بکەم کێشەکانە داخلی کۆمپیوتەرەکەم ئەتر کۆمەڵی ڕێنمایی دێمێت تۆ نابێ ئەم ڕێنمایانە بەڕاستی ئەبێ بە جوانی تەنفیزیکەی بۆ نمونە خواردنە قورسەکان نەخۆی زیاتر سوب بخۆی بۆ نمونە سەوزەی باش بخۆی پاقلەمەنەکان نابێ بخۆی مەسەلە وەکو پاقلە و نۆک و نیسک و ئەمانە نابێ بخۆی نابێ بخۆی ئەمانە بۆ خاو بۆ خۆتۆزە خراپە باوکە بەسم ڕاونێ هیلاک بووم دەماکە باوکە نەکەبی جامەکەم ڕانێکیشی لاسیکی بچڕێ ئەی باوکە دەبەس باوکە بەسم ڕاونێ مەکە تو وایەشێ باوکە نەکەی باوکە بەسە نەکەی باوکە تخوا هەدی پێم بڵێ بۆچی بۆ لای جادوگەر باسی خەوەکەی من بۆ جێڕاوەتەوە ئاخر باوکە معقول نییە تۆ هەموو شوێتە خەوی من دوێنێ شەو سەعات 3:30 تێگەی لە خەوەکەمە داوای کنافە دەکەن لەگوێ بۆ بێنە من 3:30 ئەوە باشە دی ئێستا بۆ کەڵەشەر بۆم خوێنە الحكم لله ئەوە خوێنە کەڵشەر یان ئەوە کەڵشەر ئەوە خوێنێ ئەوە نازانیە ئەی چیت وەکو چیتر چی چاو بۆ داگرم چاو ئەدی داگیرە ئەوایە ئەی چۆنی ئەوە ئەی باشە بەخوا من هەرونی لێزان باش تۆ بۆ پێر نابی پێری شتێک نابی وڵی نازان باوکە ئەوە ئەوسا بە مناڵی بیتە باوکە کە چاو داگی گۆرانیەکە بۆوتم نازانی چاو داگری نازانم بۆ نامری یەخەی من بۆچی ئەگری یەخەی من بۆچی ئەگری بە ئاسمانەوە ئەسێرەم دیوە لە باخچەی بەهار گوڵم چنیوە نازانی چاو داگری نازانم مانە یاخوا قەت نەمری داگرتی و جوان داگر ئافەرم تەواو ماشەڵڵا ئەوی کەوتم کردێ وایتر مەیرە خەوم باوکە تەوا بڕۆم وام غەدرە قوڵ نەکەی نانا خەتر نیە بڕدی ئەو گۆرانیشم بۆچی چی لێ بکەم وایتر مەیرە خەوم نێم تەواو وا بێ نایم مێرە خەوم باشە ئەمە چی پیاڵن باوکە توخوا بەسم ڕۆنێ باوکە توخوا سێری ئەم کابرایە 24 سەعات خەو نەبینێ و ڕێناکە باوکە توخوا مەکە یاسین
یاسین باوکە دە هەستە یاسین باوکە توامەکە باوکە یاسین مەکە توخوا باوکە لەم لەمێ باوکەکە توخوا باوکە یاسین هەستە مەکە توخوا باوکە بەرێ باوکە وە ڕوحە بردەم چی بوو قبلی باوکم دیسان خەوە نازانم ناوێرم چاوێک لێنێ تێگە ڕێگێتە خەوم هەڵە بە قۆڕ ڕێگەی توێژەڵی ناین تیری تەڕەکەی بۆ تێگەی ڕۆحەم چوو ئەزای لەکێکەوە باک دەکەم چی بکەم دیسان باوکم هاتەوە خەوم و بەحساب لای خۆی ئەو ساحێرە نازانم چییە جانبازە شتێکی بۆ کردم تێگەی کۆڵە پارەشی لێسەرم و هیچی ئیسفادەی نەبوو بەسەری تۆ بە تۆشم نەوت و چوون بە لای جارە هەر لای کۆمپیوتەرەکەەوە 100,000 لێسەنم وتی وای لێکم باوکە نێتەوە خەوە تێگەێت بردمی بۆ ژێ پردەکە قەلێکی پێکڕیم بە ژێرەفم کابرا بە 140 مەمنون بوو وتی تۆ 300 بەرە خۆم ڕێ خۆم لەگەڵیا تۆش ڕۆکەی نەزانیت نازانم چی بکەم وڵی خۆ تۆ خێر و شتەکەشمان کرد ناکەم بۆ هەرێتە خەوم هەموو خێرەشە بۆ کە ئیسفادەی نەبوو تۆ ناو سازەکەش بەخشیەوە هەم لوقمە قازی و ناساجی و قورآن ئەو خورما عاشرە سەیتم تۆزیعەکە تێگەی لیک بەدەمە هات بۆ خواردە چی بکەم نازانم خۆری گوێ سەر خۆم تۆڵی خەلەلێک هەبێ لە شتەکانە کابراوتی تر نایەتە خەوە وڵی وا ڕاوێ نام پێگە بەبێنێ و دارانە ڕۆحەم چوو ئەو باوکەم کە کی ساڵ پێش یەکەوتیەکەی میگمیگ نەیەگرتەوە نازان بۆ تیژ و جاجار عکسیشە بۆ گەلاوێش من تیژە بمە خاوە بوو ناوێرم خەوم ناوێرم خەوم سم بێتەوە خەوم تەکالیفیشی ئەمە نەقورسە ئەمە نەقورسە داوای ترۆزی تشی سماقی لەکم لەکوم بوو پێم وتی وتم دوو مەڕی بۆ بکە بەخێر مەڕێکی بابە کاکە یاسین یعنی تو سەری خۆت هیچ شوێنێک نەمابوو من بێنی بۆ تەفسیری خەو ئێرە نەبێ ئەخی بەڕاستی حەز ناکەم کەس بزانێت کاکە نادر قەچەکە لە ماڵەوە ئەخ ماڵەوە بەخوا حەز ناکەم بزانم ئەی دایرە ئەخ دایرە من مدیر عامێک دانیشتم تێگە ئەمە مراجعەم هەیە تۆ دانیشی تەفسیری خەومۆکەی بۆ هەیبەتی من جوان نییە وایە اینجا تۆ زۆر باش پێم وانێ دیقەتی ناوەکەی منە یابێت تۆ بە منەڵی کاکە نادر با بە کاکە قادر واللهی باوکمەوە هاتۆتە خەوم بەجددی ینی سەیری تێگاوم ناحەقم مەگرە سەری لە تێگاوی باوکە جا تۆ ئێستا ئەتەوێ من ئەو خەوانی باوکە بۆ تەفسیرکەم بە جوانی تۆ وتی لە خەومە باوکە جۆسکە ڕاکێشاوی بەڵێ لە کات و ئەسنای جۆسکە ڕاکێشانەکەیە جۆسکە و کردەیەکی نەکرد واللهی کە ڕای کێشان لە پشتی گوێچکەم و باوتی کرد دەسەرکە ئەو کردەیە ئەو کردەیە دووسێ ئیسفادەی هەیە ئیسفادەیەکیان ئەوەیە کە جۆ سووکە بێ و سافە بێ و خۆشە بێ و زۆر جۆ لە قسەکردنە ئیسفادێکی کەی ئەوەشیان ئەوەیە ئەگەر جوڵەیەکی خراپە کرد بێ ئەوە هۆشداری دەهاتێ جا تۆ ئێستا هەچێ نەکردەوە جۆچکە و شت زوو ئەبیسێ و باشترە واللهی ناوەڵا گرانتر بووە تەواو فەرقی نییە بە هەردوو دیوەکە وەکو یەکەگرێتەوە بەس کاگنار تۆ پێم بڵێ بزانم کورە کاگنار ناباوکم کاکە قادر باشە بەس بۆچی یەتە خەوم جۆم ڕاکێش ئاخر چیم کردووە من تێ ناگەم ناڵێم ئاخر پێ دەڵێم یەک دەقەڕاوەسە تۆ هیچ شتێکی خراپە نەکردووە بۆ خاتی خۆشی خراپ ئەم لایە ئەو لایە شتێ لە دائیرەیەک شتێک واللهی با من لەبەر تۆ یەک ئاعترافەکەم فەرم تەندەرێک هاتە پێشەوە کابرا کە بۆی دەرچوو ئەتە منیش بەجددی لە سا دەم لێسن یعنی نسبە وەرگرتووە باوکم وتی احتیادیە تا لە احتیادیە یەک دەقەجا من ئێستا من لە موروەکانمان نسبەیتیە ئێستا ئەگەرم زان مەوزۆی ئەو نسبەیە تەواوە یان نا ئەو کاتە تەفسیرەکە بووەکەم نسبە ئەرە وەڵا نا ئەوە نسبە لێ نسبە نیە ببوورە نسبە ئەوە تا ئەوە ئەم نسبەیە ئەمە هەموو خەت و خطوتە ئەیبینی نەوەڵە چاو ئەوە چاو کزە
نەوەڵا هەریچ لەسەر نییە بابا لەسەری تۆ نبینی یاخ بەڵێ خۆ چۆراوی نیەوتە نبینی بەڵێ. قەتەکان نبین بەڵێ. ئەو قەتانە ئەمە نسبەی تایە لە 5 نسبەی تایە تا لە 20 تکە باوکم وتی لە سادە احتیادیە لە سادا احتیادیە بەڵام مەبلەغەکە چەند بوو 2 دەفتەر بوو نابێ وا باوکە بابە بابە کەڵە بابە باشە ئەمە گۆچانەکەیەتی بەڵاسێدا ئەمە گۆچانەکەی بێ باوکم لە شوێیە یاسین جان چۆنی باشی بە قوربان باش کرد ئەوە ماچەکەم بەرێ نەتخوا ماز نایم دەبوو بۆ ماز نایم توخوا باوکە دەباشە گۆچانەکەم ئەو بەرەوە گۆچانەکە و باش نەڕۆم توخوا باوکەم هەیە بە نه اكو قازبرو باوكا عيبة موظفك ام بينين دوای حياتي یاسین هەرەوە بیرم کەوتەوە ئەم شەو سەعاسی خەبەرم بۆ بە قنگەوە دانیشتە بووی ئەزانی چۆن ژنەکە خۆ من بۆ من ئەوێرم بخەوم هەل لەگەڵ ئەخەوم باوکم نیەتە خەوم ئیتر یا ڕاومەنەیە یا گازم لێگرێ یا کوورە چوزانم جۆم ڕاکێشێت ناوێرم بخەوم نا ئەرە بەخوا ئەڵێم گەلە مدیرەکەم تەلەفۆنی بۆ کردمە بێم عسرە بچم بۆ دایرە بۆ لای ڕاپۆرتێکی پیشانی بم هەستەکەم نیازی هەیە یا تەرفیعم پێ بکە یا بەشەکەم گەورەکان شتێک لەو بابەتە بەس ئامان لای دراوسێ باسی نەکەی پێمانەوە نایێت ناخەمە نەبێت باشە خۆ ئەکاتەوە پلە و بەرزبێتەوە من دەهین کە هەسە گەلە ڕاکە قاتە تازەکەم بۆ دانیە با لەبەری کەم و بڕۆم بەسەر چاو ئێستا بۆ حاز دەبڕۆ ئێستا نیو سەعات خەو چەند خۆشە بەس ناوێرم لەبەر باوکم ناوێرم